بەوتارێک لە ویلایەتی ئەلەباما کە گەورەترین گردبوونەوەی هەڵمەتی هەڵبژاردننی بەخۆوە بینی سەرۆکی هەڵبژێردراوە دۆناڵد ترامپ کۆتایی بە سەردانی سوپاسکردن هێنا کە زنجیرەیەک گردبوونەوە بوون بۆ ئاهەنگگێڕان دوای سەرکەوتن لە هەڵبژاردننی سەرۆکایەتی مانگی ڕابردوو. سەرۆکی هەڵبژێردراو ترامپ دەڵێت پێی وتراوە ئەگەر بوو بە سەرۆک دەبێت گردبوونەوە ڕاگرێت، بەڵام ئەو وتی لەسەر ئەوە بەردەوام دەبێت چونکە ڕێگای پێدەدات پەیامەکانی بگەێنێت بێ ئەوەی لە ڕێی میدیاوە بێت. وەک گردبوونەوەکانی پێشوو ترامپ بەڵێنەکانی پێشتر دابووی دووبارە کردەوە وەک دروستکردنی دیوار لە سنووری مەکسیک و دووبارە دانوستاندن لەسەر ڕێکەوتنە بازرگانیەکانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا خواستی خۆی دووپات کردەوە وەک ناوی لێناوە پشکنینی ورد لە هاتنی کۆچبەران بکرێت بۆ ڕێگەنەدان بە توندڕەوان بۆ هاتن بۆ ئەمریکا. ڕۆژی شەممە ترامپ بەشداری گردبوونەوەی سیناتۆری کۆمارەکان جێف سێسێنسی کرد نوێنەری ئەلەباما بە بۆنەی هەڵبژاردننی وەک دادوەری گشتی ئەمریکا. ئێوارەی شەممە ترامپ لە تویتەر سەرزنشتی چینی کرد وەک باسی لێوە کردووە دەستیان بەسەر ژێردەریایەکی لێکۆڵینەوەی ئەمریکا لە دەریای باشووری چین گرتووە. دوای ئەوەی هێزی ئەمریکا ڕایگەیان لەگەڵ چین گەشتونەتە تێگەیشتن بۆ گەڕانەوەی ژێرئاویەکی بێسەرنشین، ترامپ نووسی بووی دەبێت بە چینیەکان بڵێن ئەو ژێرئاوێمان ناوێت کە بردویانە بۆ خۆیان هەڵیگرن. لەمبارەیەوە پنتاگۆن ڕایگەیان ڕۆژی پێنجشەممە چین دەستی بەسەر ژێرئاویەکدا گرتووە لە کاتێکدا زانیاری زانستی ئاشکرای لە دەریای باشووری چین کۆ کردوێتەوە کە چین بە ناوچەی خۆی دەزانێت.